لە سلێمانی توێژەر و شانۆکار ڕێباز حەمەجەزا کۆڕێکی گفتوگۆ ئامێزی بە ناونیشانی گوتاری ئەکادمی لە شانۆدا پێشکەش کرد. گوتاری ئەکادمی لە شانۆیەکێکە لە بابەتە هاوچەرخ و زۆر تازەکان کە ئێستا لە دنیاە سەوباسی زۆری لەسەرەوە لە کوردستانی شێکێکە لە پێویستیەکان کە تا ئێستا وەک پێویست ئاوەڕی لێ نەدراتیان با بڵێن کەمترین نووسینمان هەیە یان کەمترین توێژینەوەمان هەیە لەو بوارەیە. ئەم لە پاڵێکە من توێژینەیەکە دەمێکە خەریکم و ئێستا ژەم ڕەکە داوام لێکراوە بە شێوی سیمینار پێشکەشی بکەین هەوڵێن لە خزمە شانۆکاران و ئەو خەڵکانی کە یەن بۆ ئەم سیمینارە بتوانین بەیەکەوە گفتوگوۆیە بکەین دەربارەی گوتاری ئەکادمی لە شانۆیە چی وە پەیوەندی بەچی و هەیە پەیوەندی بە ئایدۆلۆژیا و بە پەیام و بە کۆمەڵگە و بە ژیانی شارستانی و هاوچەرخەوە. یەکێک لە پێویستیەکان سەردەمە یان ئێمە ناکرێت باسی توێژینەوە بکەین ناباسی خوێندن بکەین ناکرێت باسی ئەکادمیەت بکەین باسییان بابەت و توێژینەوەوانە نەکەین. کێشە ئێمەوە لە ساڵانێکی زۆرە هەم ناوەندە ئەکادمیەکانمان گیریان خواردەوە دەست کۆمەڵە بابەتی دووبارە بوونەوە چەند جار بۆ پەیمانگای هونەرە جوانکەوە بە تایبەت بۆ خوێندکاران زۆر گرنگە لە ئێستاە لەم جۆرە سیمینارانە بەشداری بکەن هەم بۆ ئەوەی شێوازی هاوچەرخی قسەکردن و گفتوگۆ ڕاگۆڕینەوە دروست بێ و هەم بۆی چالاکی جۆرا جۆر دروست بێ و هەم لەوەی لەگەڵ قۆناغەکەشا ئێمەش پێشکەین داواکاری شانۆ لە ئێستاە جیاوازە لەو داواکارێن کە لە قۆناغەکانی پێشوا هەبوو و ئێمەش پێویستە لەگەڵ سەردەما بڕێنە.